کچە سترانبێژی کورد شەهریبان ساڵی 1973 لە بنەماڵەیەکی کورددا لە شاری ئیزمیر لەدایک بووە. یەکەم ئەلبومی خۆی لە ساڵی 1991دا پێشکەش کردووە. لە تەمەنی 13 ساڵیدا لە کێبڕکەی میوزیکی ساڵانەدا لەناو هەموو خوێندکارانی شاری ئیزمیر پلەی یەکەمی بەدەستهێناوە. لە ساڵی 1991 دەستی بە تۆمارکردنی گۆرانیەکانی کردو و یەکەم کاسێتی خۆی بە ناوی ئەس کچم کچە کوردانم بڵاو کردەوە. دەنگێکی ڕەسەن و دڵگیری هەیە و خاوەنی کۆمەڵێک ئەلبومی گۆرانیە. لەوانە ئەس کچم کچە کوردانم 1991، سۆرگولا من 1992، 123 1993، ئەم هاتن 1995، ئەڤینا سترانان 2005.